تەواوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەینە سەر دۆخ و ژیانی پەنابەران لە نێو کەمپەکانی هەرێمی کوردستان. زۆر جار دەنگۆی ئەوە دەبیسترێت کە خەڵکێک لە نێو کەمپەکان تووشی یاخود هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوونە. ڕێکخراوی WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی باس دەوە دەکات کە نابێت لە شوێنەکانی قەرەباڵغی خەڵکێک لەوێ بژیت یاخود لەوێ هاتوچۆ بکات یاخود قەرەباڵغی دروست بکات. بابزانین ژیانی کەمپەکان چۆنە، ئەو هاوڵاتیانەی کە بە زۆر لە نێو کەمپەکان دەژین پێداویستەکانی ژیانیان بە چ شێوەیەکە سەبارەت بە ئاو، پێداویستی تەندروستی خۆراک و هەموو ئەو سەلامەتانەی تەندروستی کە پێویست دەکات لە ئێستادا هەر هاوڵاتێک بیگرێتە بەربۆەوەی خۆی لە ڤایرۆسی کۆرۆنا بپارێزێت بە چ شێوەیە. ئێستا ئێمە هاتوینە تا کەمپی حەسەن شام، یەکێکە لەو کەمپانەی کە چەندین کەم لە نێو هەرێمی کوردستان هەیە. دەمانەوێت بزانین دۆخی ژیانی ئەو خەڵکەی کە لێرە دەژین چییە، ئەوەی کە ئێستا بەرچاوی ئێمە دەکەوێت. خەڵکێکی زۆر لێرە سڕەی گرتووە، نازانین سڕەکە بۆ چییە. بەر لەوەی ئێمە بچینە ناو تەفاسیلی ئەو کەمپە سەبارەت بە چۆنیەتی خۆپارێزی بۆ ڤایرۆسی کۆرۆنا و مەترسیەکانی بڵاوبوونەوەی و ئەو ڕێو شوێنە تەندروستیانەی کە دەگیرێتە بەر بۆ خۆپارێزی، دەمانەوێت لەگەڵ بەرپرسی ئەو کەمپە قسە بکەین بزانین ئەوان چ زانیاریەکیان هەیە. حکوومەتی عێراق کە بەرپرسی یەکەمە لە پاراستنی گیانی ئەو خەڵکە، حکوومەتی عێراق چ پێداویستێکی بۆ دابین کردووە. UN بە هەمان شێوە ڕێکخراوی تەندروستی نێو دەوڵەتی بە هەمان شێوە کە لێرەدا وێنەی چەندین ئاڵای وڵاتانی جیهان دەبینین کە لێرەدا وێنەکانیان هەیە، ئامانج لێ کە دیارە ئەوانە بە شێوەک لە شێوەکان دەنەوێت هاوکاری پێشکەش بکەن. من دەچمە لای بەڕێوەبەری ئەو کەمپە، کاک ڕەشید دەروێژ سەفتی مدیری کەمپەکان. سڵاوت دەبێت. باشێت پێم بڵێ دۆخی ژیانتان بەڕاستی پێشتر ینی دەمەوە بپرسم، لێرە چەند کەس دەو کەمپە دەژین؟ لەو زۆنەی سێ کەمپی لێە، سێ کەمپە نزیکەی 5500 خێزانی لێە، واتە دەکەتە سەرژمێری خەڵکێکە بەگشتی 17400 نەفەری تێدا لە کەمپەکانی. 1400 کەمپی لێ. ناوی کەمپەکان چی؟ کەمپی خازرە، کەمپی حەسەن شامی و تووە، کەمپی حەسەن شامی و تریە. باشە لە ڕووی تەندروستیەوە من دەمەشا دەکەمێت دەمام کردنە بەستاوە. مەترسی هەیە؟ وڵی مەترسی چیە؟ ئیشەکانی ئێمە ئەوەیە ڕۆژانە لێرەین، دەمامکم لێرەیە حازرم دانایە، بەڵام کە مڕاجعەکان دێنە ژووری دەبەستم لەو کاتی دەبەستم. دەکرێت بچینە دەرەوە بزانین بنکەی تەندروستیتان هەیە، نیتانە، حکوومەتی عێراق چی کردووە، ڕێکخراوەکانی نێودەوڵەتی خۆت دەزانی ئێستا لە هەموو وڵاتانی دنیا ینی ئامادەباشی دەکرێت ڕێو شوێنی تەندروستی دەگیرێتە بەر لەوەی کە چۆن خۆمان بپارێزین لە ڤایرۆسی کۆرۆنا. چی هەیە لێ؟ وڵا هەر لە سەرەتای دروستبوونی کەمپەکان بەڕاستی بە جددی کێشەی تەندروستیەک جار زۆرە لە کەمپەکان ئێمە، تایبەت کێشەی نەبوونی پێداویستی پزیشکی، نەبوونی پزیشکێکی پسپۆر لە کەمپەکان، نەبوونی مستەشفایەکی پسپۆری شەبیتن دا و دەرمانی نییە، پسپۆرەکانیش تا ئەو ڕادایی وەکو پێویستین بەڕاستی لە ئاست پێداویستی خەڵکەکەدانین. ئێمە باسی شتێکی خەتەرت کردیانی بەڕاستی تۆ دەڵێ پزیشک نییە پسپۆر. بەێ پزیشکە بێ دەرمان نییە. بەێ بەزابێت. وایە لە کەمپەکانی ئێمە لە سەرەتای دروستبوونی ئەو کەمپانە کێشەی تەندروستیمانەیە ڕۆژانە هەواری خۆمان گەیاندیتە حکوومەتی عێراق، گەیاندیتە منەظەمەکان کە هەوڵی زیاتر بدرێت بەڕاستی چکو ئەو خەڵکە لە مەترسێکی زۆر گەورەدان ڕۆژانە نەخۆش دەبن، پێویستیمان بە ئیسحافە، پێویستیمان بە گواستنەوەی نەخۆشە، پێویستیمان بە عملیاتە، پێویستیمان بە هەموو ئەو شتانەیە کە نەخۆش تووشی دەبیتن بەڕاستی. چەند کەس دەژی گوتت؟ پێم گوتی ئێستا حالیان لەو کەمپەی نزیکەی 1700 خێزانی تێدا دەژیت، 6000 کەس لەناو ئەو کەمپەدا، 6000 کەس بێ دکتۆرە، بێ دەرمانە، بێ هەموو شتانەیە. ئەی حکوومەتی عێراق لەکوێیە؟ حکوومەتی عێراق خۆت دەزانی ینی ئەو هەموو پارەیە ئەو هەموو ئیمکانیاتە
حکومتی عراق براستی زور کمتر خمر رخنه تونمان لحکومتی عراق گرتو لبواری تندرستی لکمپکان لبواری پرورده براستی چونکو زور خراب برانبر او خلکی که لکمپکان پارە صرف ناکە نستجم پار صرف ناکه باش ئەدی وێنێ چێ و هەموو وڵاتانە و هەموو وێنیان لێدایە بە کۆمەڵی بە کۆمەکی بەخشندەی لەلایەن چوزانم یعنی دنیایەک وڵات لێ کامران مجموعه وڵاتە کەن کە پشگیریمان دەکەن بەڵام شەرت نییە لە بواری تەندروستی دابن ئەوانە لە بواری هاوکاری خواردن خواردمەنینە هاوکاری شتتر لەگەڵمانن. لەم کەمپەداکەوەی ئێستامە لێ ئامادەین تەمەشا دەکەین ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی دانیشتوی شاری مووسڵ لێرن لەم کەمپە بەشی زۆریان کە گەنجن هاتوون بۆ دەرفەتی کار بە دوای دەرفەتی کار دەگەڕێن بەڵام کەسێکیان نابینم دەمامکێک یان دەستکێشێکیان لە دەست بێت تا ڕادەیەک بابزانم لە ئەسڵ داوانە خەڵکی شوێنێکن مەرحەبا کێفکم سڵاوتان لێ بێت باشن دۆخیتان زۆر باشین لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا چۆنن تاوکو ئێستا هیچ حاڵەتێک تۆمار نەکراوە تاوکو هیچ حاڵەتێک تیش توشبێک تۆمار نەکراوە ئایا بۆچی دەمامەکن نابەسن بۆچی پێیان نەداوین تاوەکو ئێستا تێبینیمان کردووە زێدەتر ڕێکخراوی بارزانی زێدەتر ئەوان هاوکاریان دەکات تاوکە ئێستا ڕێکخراوەکانی نێودەوڵەتی و ئەو ڕێکخراوانەی سەر بە عێراقن حکوومەتی عراقیش بە هیچ شێوەیەک هاوکاریی ئەو تۆیان ناکات ئەوەی کە پێداویستیە دەستگای خێرخوازی بارزانی ینی پێداویستەکانیان بۆ دابین دەکات ئاوی بۆ داناون خۆراکی بۆ داناون بە پێی توانای خۆی بەڵام بێگومان پێداویستی ئەو خەڵکە زۆر زیاترە لەوەی کە لەو کەمپەدا دابین دەکرێت. ئەمە نەخۆشخانەیەکە و ئاڵای کوێتیش لەسەریدا دەبینم یعنی کوێت بەڕێوەی دەبێت کوێت هاوکارمانە سپۆنسەری دەستگای خێرخوازی بارزانی کردووە کارمەندەکان کارمەندی ئێمن کارمەندی کوردن دەستگای خێرخوازی بارزانی یعنی دەستگای خێرخوازی بارزانی و کوێت بە هاوبەشی ئەم نەخۆشخانە بەڕێوە بەلێ پێکەوە هاوکاریمان دەکەن دکتۆری لێیە بەلێ دکتۆری لێە دکتۆرەکانی خۆمانن لە هەولێرەوە دێن ڕۆژانە ئیسعافمانەیە هەموو شتێکمانەیە لێرە ئەو نەخۆشخانە کە دەستگای خێرخوازی بارزانی سەرپەرشتێکە بەڕاستی دکتۆری پسپۆرمان لە بواری ئەو نەخۆشی کۆڕۆنا ئێستا پێوە بووە نیتمان لە داخلی بخەیم فقط بەو نەخۆشخانە ناتوانین عیلاجی و هەموو خەڵکێ بکەین باشە بەر لەوەی من بچمە لای دکتۆرەکان پێم خۆشە لەگەڵ ئەو كارمەندە قسە بکەم عدد اليوم الزيارة شكل اليوم تقريبا 80 مريض 80 مريض 8 مريض تاوكو استا هشتانا خوش سرداني او بنك تندرسي كدوا وكو كاك رشيد بربرسي كمبكان لو ناوتشي دلي زياتر ل 1700 خيزان لم كمبتا دجين دكتوري باسبور تايبات بفيروسي كورونانيا يعني استا او خاتوناني كاستا ليرن اگر هر يعني علامتك يعني هبي اماجيك يعني هبي كالجري فيروسكن نازاندرێت چۆن تەعاملیان لەگەڵدا بکرێت چۆن جیا بکرێنەوە ئەمە دەمامکی کردووە ئەمە دەمامکی کردووە ئەم برادەرە دەمامکی کردووە بەڵام ئەو دکتۆرانەی لێرەن تایبەت بە نەخۆشی ڤایرۆسەکان نییە دەستگای خێرخوازی بارزای لەگەر وڵاتی کوێت هەوڵیان داوە دکتۆر لە هەولێر هاتووە پشکنینیان بۆ دەکا لێرە پشکنینی نەخۆشیەکانی دیکە دەکەن بەڵام تاقیگە یعنی گومان لێکرا ولی کاک ڕەشید پێشەوەی کامران خۆ دەزانی کەمپەکان بەرفراوانن کێشەی تەندروستی یەکجار زۆرە لە کەمپەکان هەر پێش ئەو نەخۆشیەش بێت بەڕاستی کێشەی تەندروستیمانە بە لە کەمپەکان بەردەوام هەبووە دەرمان زۆر بەکەمی هەیە نەخۆشخانەیەکی لێرەیە کە یە حکوومەتی عێراق وەزارەتی تەندروستی داینە بەڕاستی خەڵکی سەر جادەی لەوان باشترن لە ڕووی پێداویستی دەرمان و ئەوانە هیچ شتێکیان نییە فقط دانیشتن لە کابینێک دەتوانن دوایش سەردانیان بکەن چەندین جار لەگەر بەرپرسانی عێراق لە گەندان پەرلەمانەکان کە سەردانی کەمپەکانی بۆنیان ڕەمزیە چەندین جار پێمان گوتینە دکتۆرێک لێرەیە بەلێ دکتۆری خۆمان دکتۆری پسپۆری ئەوانەیە لە بواری شێوەی گشتی شێوەی گشتی دکتۆرێکی گشتە سڵاوتان لێبێت ماندوو نەبێت دکتۆر جام کاتت باش چۆنی باشی حالەتە باشە پێم بڵێ دکتۆر زەختێکی زۆر لەسەر ئێوەیە ڕۆژێ چەند کەس ئێوە پشکنینی بۆ دەکەن تقریبا 100 نفر باشە لێرە
پێم بڵێ دکتۆر ئەگەر کەسێک هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنا بێت ايه چۆن دەزاننەوە هەڵگرە یاخود هەڵگرنیە لە ئێستا هەشتا نەخۆش سەردانی لە بەیانی و هەشتا نەخۆشتان پشکنین بۆ اري راسته ئێ باشەوە چۆن ئێوە دەزان پێداویستەکانتان وەکو پێویست هەیە نییە حسب سيمتوم حسب اعراضي نخوش نحمو نخوش مثلا وقت تيجا ما يكسر حرارتي ليبي ام جدا داتينا نايل درباسه ملتوي دواي وين فحص باجر شيء كنت طبعا بكون دكتور او فحصت كي في حال قماني ما هبه بكورونا ام جري حالك نوسن باشە ئەدوێتان هەیە بۆ نەخۆشیەکانی تر ئەدوێ دەرمان نخوشي دين هنا بس حلفة هەیە هي دەرمانیەوە صيدلية هي صيدلية جدا دەرمانی باشتان هەیە باش الحمد يعني لله کێشەتان نییە نا درمان هي بس فترة مرتين يعني إما بشكل يعني حر مانجي جاركي أم تقريبا صيدلية فردكن باشە خلاص پێشتر باس دەوەکرێ حالەتێک هەبووە دوو حالت هەبووە لە بەتایبەت لەم کەمپەدا ئێوە ڕەوانەی مووسڵتان کردووە پشکنێنێکی سەرەتاییان بۆ کردو دواتر گەڕاندووتیانەوە تمام. چیە مەوزوعەکە چی بەسەرا دەما گومانتان لێ کرد نخوش كاتبو دوني دكتور آري ليربو نخوش أعراضي كورونا بو يعني نسدان سد حرارتي زور بو ماندي بو كوخا وإسهالي هبو فدكتور قماني هبو يحالي موصل كر نخوش خاني شفاء بو قو كيسا هي تيكل بو يلقل نفرك يجي موصل هاتبو فأو نفر بوو نا او ام نازان نفر تكلب تشبو ممكن مووسڵ و گەڕابەوە يعني يكشي موصل هاتبو سرداني والبردري او ديتبو بشتي او ميفاني ويتشو ابن خوشن او عرضالي دركتن فاو عائلتي وحمو مكرن جدا كرنج خلقي حتى ما شاند استشاري نخشي بشكان صدريه هاتبو قلتنا وعراضي يعني بيترد شيء بالتهاب شيء نورمال فيروسك عاديه باشە دکتۆر مەترسی لەسەر کەمپەکان هەیە والله زورة طبعا هي زۆرە اكيد يعني مەترسێکی جدی هي لأنه چی بکرێ باشە چ بکرێ ايستا ما تشكري هاتو تشون ما منع كرديا ايستا بري ملت بەڵام بكي دەڵێ ڕێی قاچاقیە دکتۆر گیان والله. دەڵێ سیمەکان بەشێکی پسایە و درایە و دەڕۆن و دێن و دەچن و نات. ئێستا ئێمە بەشێک لە منداڵەکانمان بینین لە دەرەوەی کەمپەکە یاریان دەکرد اري درب كامبي باشا بس تيكلبون بخلكي مثلا موصل خلكي هولير او شاري قورت تنا بري ملت بكيف خسر دان ذكر شو موصل شو هولير شو انبار شو بغداد سردان استراحته بايستا ممنوعه كس نهر ونوره بەڵام مەترسیش هەیە الترسي هي محاول لكن سيطرة بكن حتى حالات ما زور كيم كن الا اسعافي زور بيويست اما انا دشين بس قرار در خستي دزقي انه ملتنا بينا بتشي ونوري حتى ما نجي ان شاء الله كي بەر لەوەی دەرمانخانەکە بەسەر بکەینەوە من پێم باشە ژمارەیەک نەخۆش دەبینم لێرە دانیشتون وەکو ئەم برادرە باسی لەوە کرد لە بەیانی و هەشتا نەخۆش ژمارەیەکی یەکجار زۆرە ینی پشکنینی هەشتا کەس دکتۆرێکە چەند کارمەندێکی تەندروستیە ینی بەڕاستی جێگای پرسیارە ئەوە یەک لە نەخۆشەکانە بابزانین ئاڕازی نەخۆشەکەی چییە چنەوە ئاڕادەگەنتون شوية بلعين ڕۆژێک لە هەوکردم هەیە لە قورگم هەیە پشکنینم هەبوو بۆ هەوکردن ئایا پشینەکە چ بوو بەڵێ پشکنینی هەوکردن بوو شتێکی دیکەم نەبوو من بە هەمان شێوە من تشەنوجم هەیە لە مەسوولکەکان بەڵێ دەرمان هەیە بەڵێ دەرمان هەیە ئایا کێشەتان نییە بەڵێ کێشەمان نییە لە ڕووی دەرمانەوە کێشەمان نییە ئایا ناترسن لە ڤایرۆسی کۆرۆنا ناترسین خوددا بوونی هەیە و ئێمە دەزانین خوددا هەیە بەڵام دەبینین ڕۆژانە بەهۆی کۆرۆناوە دەمرن بەڵێ پاک و خاوێنی پێویستە دەستەکانت بکە جوان بشۆی پاکەژی بکەیەوە بەڵێ ئاویش بوونی هەیە 24 کاتژمێر ئاومان هەیە ئاوبوونی هەیە کارەبا دابین کراوە وەلا لە کەمپەکە تا ڕادەیەک ئاویش دابین کراوە بەڵام بەپێی زانیارەکانی ئێمە ئاوەکە وەک پێویست نییە بەر لەوەی من سەردانی ئەو کەمپە بکەم ڕێژەی ئاو کە یەکێک لە هۆکارەکانی خۆپارێزی بۆ ڤایرۆسی کۆرۆنا دەبێت زوو دەستان بشۆن ینی هەر یەکێک لە ئێمە مانەن دەستمان بشۆین دەموچاومان بشۆین بە ئاوی گەرم بەڵام ئەو پێداویستە لە کەمپەکان چەندە هەیە یاخود نییە ئەوە دەمەوێت لە زاری کابانەکانەوە ئەو پرسیارە بکەم عندكم مای حار ئایا ئاوی گەرمتان هەیە کە کەلوپەلەکاتان بێبیشۆن دەستان پێ بشۆن بەڵێ بوونی هەیە
چەندە ینی ئایا ڕۆژانە ئاوتم بە پێ جوێرە پێویست بڵێ ئاومان هەیە بە جوێرەی پێویست کە کەلوپەلەکانمان پێ بشێن ئاوی گەرمتان هەیە بەڵێ بەڵێ ئێمە گەرمی دەکەین ئاوەکە من بەڵێ ئێمە گەرمی دەکەین لە دەرەوە لە چۆڵای گەرمی دەکەین کێشەمان نییە کێشەتان نییە نەخێر کێشەمان نییە تۆ بە چیوە دانانێڵی قورگم کێشەی هەیە ئێستا هەموو خەڵکی کەمپ کێشەی قورجیان هەیە دەرمانتان هەیە بەڵێ دەرمانمانە هەیە بەڵام دەرمانی قورگمانم پێویستە دەبێت چارەسەری پێویستمان وەرەبگرێت ئایا ئێوە ئایا دەمامکو نییە بەڵێ نەخێر نیمانە دەمامکمان نییە ئایا لە منداڵەکان نرسن بەڵێ بێگومان چۆن ناترسین بێگومان دەترسین ئایا دێچون دەچن بۆ مووسڵ دەگەڕێنەوە نەکرد بە قاچاقیشیان نەخێر بە هیچ شێوەیەک نییە بە قاچاقیش چوونە دەرەوە نییە ئەمەش بۆ خۆپاراستنی ئێمەیە بۆ سەلامەتی ئێمەیە بۆ ئەوەیەکەوە کە نەچینە دەرەوە بۆ ئەوەی کەوا دەچێت و دێت کە ئەو کەسێک کە ئەو پشکینێنی هەیە ئەو حاڵەتەی هەیە دەبێت بچێتەوە بۆ ئەوەی کەوا ئەمە باشترە چۆن بێگومان کێشەیە بۆچی کێشەیە چونکە ئێمە ناتوانین بێگەڕین و بڕونی ئەمە ژۆری دەرمانخانەکەیە دکتۆری سەیدەلانی لێرە و کارمەندێکی تەندروستی حاڵتان چۆنە لەگەڵ دەرمان نازانم زۆری وڵی دەرمان کەمە لە ڕووی دەرمانەوە کەم دەکەم ماگانە هەرچەندە ماگانە دەرمان داوا دەکەین بەڵام وەکو پێویست ناگاتە دەستمان بە تایبەتی شێستا نەخۆش زۆرە ڕۆژانە ئەگەر دکتۆرێک بێ نزیکە هەشتانەوە بەخۆش بەڕێ دەکرێت ڕۆژەیە دوو دکتۆر لێرە نزیکەی دەگاتە 150 نەخۆش ئەو 150 نەخۆش نەخۆشیە زۆر نییە نەخۆش 150 نەخۆش 1700 کەسم زۆربەی نەخۆشەکانیش هەیە دووبارەیە دێتنەوە خەڵکەکە نازانم یان دەرمانەشی زۆر دەبن و بێزگەلەوە بەلاشە دەرمان هەیەەوە ئستیغلالیشی تێدایە بەڵام نەخۆشیشی تێدایە بەڕاستی و زۆربەی نەخۆش ێستا خاستن وەرزەکە گۆڕای لەگەڵ گۆڕێنی وەرز نەخۆشی گەڕ و ئەو شتانە زیاتر دەبێت نەخۆشی سنگ و دەرمانی مزمینە نەخۆشی درێژخایەنەکان کەمە لێرە داوا دەکەین ئەگەر چەند یارمەتی بکرێت چەند هاوکاری هەبی باشترە باشە دکتۆر تێکەڵبوون یعنی ڕێکخراوی تەندروستی و دەوڵەتی دەڵێت تێکەڵبوون خراپە لێرە ئەو ڕەش شوێنە دەگیرێتە بەر خەڵکی ئێرە ئەو هۆشیاریان هەیە نازانمە من هەست دەکەم هەندێک جار هۆشیاری تەواویان نەبێت لە سەرمە وەکو هۆشیاری زۆر کەمە پێڵم بەشەی گشتی تو ئەڵی هۆشاری پاکوخایانی زۆر دەور دەبینێ مەسەرەن تۆ ئەگەر ینی برۆ بە پاکخانی بدرێت ئەو نەخۆشیانی ئەگەری بڵاوبوونەوەی کەمترێکە ئەوە خۆیان تۆزە ئەنی واعی پێڵان پاکوخایانیان کەمە مەترسی ینی ڤایرۆسەکەش بە مەترسەی گەوانەخواست ئەگەلێرە بڵاو بێتەوە ئەگەلێرە بڵاو بێتەوە خوانەخواستا زۆر بە خێرای بڵاو بێتەوە گا بێرە زۆر بە خێرای چکە واعی شپیاڵەن هۆشیاریان زۆر پاکوخایانی زۆر کەمە باشە لەوەتەی ڤایرۆسی کۆڕۆنا باسی لێەوە دەکرێت گەیشتۆتە هەرێمی کوردستان لێرە چی گیراوەتە بەڕێو شوێنە تحقیمات ینی ماڵەکان ئەوە تحقیم بکرێت تاقیم مشتیوان نەکرا هیچ بەڵام هۆشیاری تەندروستی ئەو شتانێ نەکرا ئێمە داواکارین ئەگەر هۆشیاری بڵا بکەنەوە ڕۆژانە یان ماسک کوشتیوە کەمامە ئەگەر لۆیان دابین بکرێت ڕۆژانە ئەگەر منەزەمەکان هیچ نەبی ڕۆژانە ئاگادارکردنەوە هۆشیاری تەندروستی ئاگادارکردنەوە خەڵکەکە تێکەڵاوی یەکترنەوە چکە خەڵکەکە ڕاستی لێرە زۆر تێکەڵن هەرچەندە لە ڕووی ئەوەیەوە نییە کۆمەڵایەتیان زۆر بەهێزە زۆر تێکەڵم باشە دیتۆڵیتەوەمان هەیە دکتۆر وەکو خەستەخانە بخۆمان لێرە بخۆمان هەمانە یانی هەمە هەتانە وەکو تەوزیعات تەوزیع کرا لە کەم تەوزیع کرا ئەنێرە عایلەیەک تقریبا پاکێجێکی وێدرا چەند مەسەن دیتۆڵ و ئەدەوات پاکخانەی بەڵام ئێوە داوا لە ڕێکخراوەکان دەکەن تکایە فریای و کەمپانە بکەون پێداویستیتان زیاتر وانە بالضبط شەرت و مەرجی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO لە ئێستادا بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا باشترین ڕێکار ئاوە کە دەبێت ئاوی گەرم هەبێ دەستت بشۆی ڕۆژانە بۆ چەند جارێک خۆت بشۆی بەڵام بەداخەوە لەو کەمپەدا وەک بەرپرسی کەمپەکە باسی لێوە کرد ڕۆژانە
ڕۆژانە لە ڕێگای ڕێکخراوی یۆنوسێف کە لە هەولێرەوە ئاوەکە دێ تانکەرێکی وادێ ئەم تەنچەی ئێستا دەیبینن ئەوە ئاوی تێدایە بەڵام ئەم تەنکیە بۆ 16 ماڵە بە حیساب لتر بە لتر ئاوەکە دادەنرێ بۆ هەر نەفرێک 30 لیترە ئیتر خوا دەزانێت لە ڕۆژێکدا چەندە بە بەریان دەکەوێت چەندە بە بەریان ناکەوێت یعنی کەمی ئاو مەترسی گەورەیە بەشەشیان دەڵێن ئەگەر بێت و خوا نەخواستە ڤایرۆسی کۆرۆنا لە هەر کەمپێک لەو کەمپانە بڵاو بێتەوە ڕێگریکردن زۆر زەحمەتە بۆچی لەبەرەوەی تاوکو ئێستا حکوومەتی عێراق کە ئەم سنوورێ ئێمە قسەی لێوە دەکەی سەر بە حکوومەتی عێراقا بەڵام لە ژێر چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان پێداویستیەکان و چاودێریەکان و سەرپەرشتیەکە بەڕێوە دەچێت دەڵێن هیچ هاوکارێکی نەکردو ئەو کەمپە تحقیم نەکراوە شلون انتم تحضرون نفسكم چۆن لفيروس؟ ئامادەکاری کردووە بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆن ئایا حکوومەتی عێراق هاوکاری کردوون بەڵێ مامۆستای بەڕێز حکوومەتی عێراق هاوکاریەکانی زۆر کەمن لە ڕووی تەندروستیەوە نییە بە هیچ شێوەک ئایا پاکڕێژی ئەنجام داوە نەخێر هیچ ڕشاندنی ئەنجام نەداوە لە کەمپەکان پێیان گوتوین کە دێن ئەگەر ڕۆژان دوسێ جا ئەنجام دەدەین ئایا بۆچی نایکەن ئایا 50 لیتر بەشێتی ئایا چی پێ ئەنجامدات بۆیە پێویستە لەم دۆخەدا ڕۆژانە دوسێ جا خۆی بشوات جلوبەرگەکانی بشوات کەواتە لە هەفتەیەکدا یەک جارە خۆتان دەشۆن دوسێ ڕۆژێ خۆمان دەشۆن جارێ خۆمان دەشۆن چکە ئاو زۆر کەمە ئەوە دەم تۆ بەرپرسی ئەم کەمپەی وانە لێرە تۆ ئیدارەکە بڕێوە دەبی زۆر جار باس دەوە دەکرێت دەڵێن کاکە نەخۆشێکە بووە مووسڵ وەری نەگرتووە دەڵێن ئەگەر کەسێک مەترسی کۆرۆنای هەبێ ینی تەندروستی مووسڵ نەخۆشخانەکانی ئامادەنیە کەسێک وەربگرێت کێشەیە بۆ ئێوە تەبەن هەر وەک کاکراشید ئاماژیش پێکرد ئێمە لە سەرەتای دروستبوونی ئەم کابانە کێشەی تەندروستیمان هەیە نەبوونی بنکەی تەندروستی لەلایەن پارێزگای نینەوە هیچ هەبوونیان نییە نەبووی هەبوونیەکی ڕەمزیان هەیە ئەگەر هاتووە حالەتی زۆر جار حالەتی نەخوازرا بۆمان دروستە بێتن پەیوەندیان پێدا دەکەین ئامادەنینە ئەسڵەن وەری بگرن ئامادەنین وەری ئامادەنین ئەسڵەن چۆن دەبی کاکەوە کارەساتە لە وڵاتێک هاوڵاتی خۆی ئامادە نەبێ وەربگرێت پشکنی بۆیە ئێمە زۆر جار داوامان کردو لە ڕێکخراوی نێودەوڵەتی داوامان کردووە لە وڵاتی یەکگرتووەکان کە ئەم کێشانە بە مستەوای گەورە قسە بکرێتن زۆر جار لەگەڵ ئەندام پەرلەمانەکان بووە لەگەڵ ئەندا پەرلەمانەکانیش قسەمان کردیە کە بێن و چارەسەریەک بکەن کاکە هەر حالەتێکی ئیستیسنا بدانن ئەو خەڵکە بگەنەوە چونکو زۆربەی ئەم خەڵکە کاکەمەران پێیخۆشە کە سەردانی نەخۆشخانە بکە خزمێکی لەوێ بێ خەرچێکی لەوێ بێ چونکو بەڕاستی ناتوانێتن لە ڕۆژێکدا بچێتن و بێتەوە دەبێت کەسێک لەوێ بێ چاوەڕی بکاتن کەسێک توش بێ نازان بیبەنە چێندێ بەتەکیت ئەگەر هاتوو حالەتێکی نەخوازرەوە ڕۆیدا بەجددی گرفتێکی زۆر گەورە بۆمان دروست دەبێتن و نازانم ئەمە نازانم بە چ لایەنەکە پەیوەندی بکەم کە ئەسڵەن کە پەیوەندیشیان پێوەکەم ئایا ئەوان ئامادەن وەری بگرن ئایا ئەوان ئامادەن نینەوە پارێزگای نینەوە بیخەنە ئەو ڕیسکەوە یان بخێنە ئەو مخاترەوە کە وەری بگرنەوە جارێکی تر هەتا ئێستا دۆخەکە مەترسیدارە دەبێ حکوومەتی عێراق و لایەنە پەیوەنددارەکان بە وردی ئیش لەسەر ئەم کەس بەتەکیت 100% هەگەر هیچ نەبێ هیچ نەبێ ینی شتە سەرەتیەکە سەرەتاکان دابین بکەن کاکەمەران هەتا ئێستا تەنیا هۆشداری درایە بە خەڵک تەنها هۆشداری ئەویش هۆشداری لەلایەن تیمی دەستگای خێرخوازی بارزانانی پزیشکی بووە کە کردمانە لە ناو کەمپ ئەوانەی کە چوونیەتی خۆ بپارێزی بەڵام لە هەمان کاتیشدا ئەو هۆشداریە کە دەدەینێ لە ڕووی پێداویستیوە نیمانە کە بیدەینە بە خەڵک دۆخی ئەم کەمپا وەکو بەرپرسانی باسی لێوە دەکەن یەکجار خراپە دەتوانین لە ڕێگای ئەم کچەوە پێناسەی تەواوی ئەم کەمپە بکەین لینا کە کچێکی تەمەەن 11 ساڵانە و ئەوە بەردەرگای ماڵەکەیتی دەڵێت تاوەکو ئێستا بەهۆی کەمی ئاو نەمتوانیوە خۆم بشۆم زۆر جاریش کە دەچمە قوتابخانە بەهۆی پیسی و بەهۆی نەبوونی ئاو شەرم لە خۆم دەکەمەوە بچمە قوتابخانە هۆکارەکەش بۆ ئەوە دەگەڕێتەوە وەکو بەرپرسانی کەمپەکە باسی لەوە دەکەن بێبایەخی حکوومەتی عێراقا بەم کەمپە کە تاوەکو ئێستا لەگەڵ ئەوەی
کە مەترسێکی گەورە لەسەر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەیە لە تەواوی عێراق و تایبەت لە کەمپەکان بەڵام تاوەکو ئێستا بەردەرگای لینە و بەردەرگای تەواوی ئەو کەمپانە لەلایەن تیمە تەندروستیەکانی عێراقەوە بۆ یەک جاریش دیتۆڵ یان تەحقیمێک بەکار نەهێنراوە. چارەنووسی ئەو خەڵکە لە دەست خوایە چاوەڕێ دەکەن خوا ڕحمیان پێکا و کۆرۆنا لەوان دوور بێت بە پێچەوانەوە دەڵێن مەترسیەکە زۆر گەورەیە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێت.